حیوان بەڕاستی ئەوسا فەرقیە لەگەڵ هۆکاری لە بۆ ئەوەی حیوان لە بۆ ئەوەی حیوان چە سارە زۆر حیوان لە کەمی دەیە با پێ درێم حیوانی عێراق کەمە بەڕاستی ئەگە ئی دەرەوەنێ ئیکە کەمە خۆشمە ئی خۆشمان خەرچی ئی وڵاتەکان کە زۆر ئیمتیمان پێ نادەی خۆمە زیاتر ئیمتیمان پێدا لەو قوربانی ئالیگە ئەوسا فەرقە چ کردێ لەخوا بزای ئەوسا هاتە بۆ چ پار نییە برێ وەڵا ئەوکرێ بەس کاکە گەنم تقریبان بە 700 بە ملیۆنێکە گەنم با پێ درێت زۆر وەڵای ئەو جەماعەت زان لە بە 600 560 یانی دانەبەزی ئالی نا ئالیدا نەبەزی ئەو خەرکەی ئەوەی دەکرێ عنی لەو قەنەعاتەیدا بووین زۆر بێتە 300,000 400,000 300,000 ڕەت نەبی لە 5 و 6 زۆر گەنم ئێستا بڕۆ بفرۆشەوە بە 700 680 700 ئەوە گرانە ئالیکە گرانە ڕاستی دوسێ ساژە خەرێک زۆر زەرمەند بووە دوسێ ساریش ساعێ مەڕ ئیفلاتینە بەڕاستی هەلۆکارەکەی لەبەرەوەی نەهاتی بوو ئالی گران بوو لە ئەو سەبەبی گرانیەکە حیوانی دەرەچیمان زۆر کەم دێتن لێ ناگەڕێن بێ کە لێ نەگەڕێن بێ حیوانی ناخۆش بەش ناکاتن کە بەشیش نەکاتن گرانی ڕوود داتن گلەی لەمە دەکرێت نەخ کابرا لە ماڵی دانیشتی ئاگەی لە هیچ نییە چیلۆی جوانەکە لێرە بە 50 نارە تا 55 ناریە ئەگەر لۆی دەستۆ ژۆرە بە 6 ناری دەنووسێەوە شتشکەوە ئەوە نابی گلەی لەمە بکات نودی گلەی لە خۆی بکە کە نایە ئەوە قوربانیە بابێ بابڕک پێوەمان دەبیت ستێدا خێری زیاترە خۆ گوناحی ناگەوتێ بابێ سەعاتش بسوڕێتەوە زۆر تەبیعیە دووسێ وەرەقە گرانتر دەداتن بەڵام ئەو لە ماڵی دانیشتەوە ئاگەی لە هیچ نییە و دانیش لەمە سێ بازەکە دەڵێ مەیدانی حیوانان زۆر گرانزانن زۆر بێدینن تەنێ ئاردی بە 520,000 ناریە تەنێ گەنمی بە 730,000 ناریە زۆر گرانە ساحب حیوان چ بکە مەجبورە بە پشت حیوانەکە کە گرانیش دەبیتن ئەش دەبی بە گران بفرۆشی خۆ ناتوانین بە کەم بفرۆشی لۆی زەرەر بکاتن لەبەر لە زەرەرێک کاسبی ناکاتن قەسابخانە ئەو مەزارەی تێدا نیە بڕوا بکە یعنی ئەلعەن لە 2 ساعاتی 500 گۆلک دەکوشتێت 3500 کەس ئەوەکو جێ دەبیتەوە هەموو ناوێ خۆبرێ لە قوربانی مەزاری وەی تێدا نیە حکوومەتیش بەسەرشی ناقنێ بەس بەڕاستی نەخۆشیەکە زۆر کەمە گۆلگەکان تەمەشاکە هەموو دەرێک برێن بەخوای هیچ عیبیان نیە یعنی یەک گۆل نەخۆش نییە یەک دوو برادەریشم گردیتیان بە زۆر هیچ چاش بووینە هیچ عیبیان نیە ئارێوەڵە بە قورعان ئەمە پێمان خۆشە لە ماران بکوژینەوە مەزاری ئەوەی تێدانی قەسابخانە سەعاتێ یعنی ئێستا 500 گۆلک دەکوژێتەوە بەلای کبی ئەو دەبزانە باشە کوجێ دەبیتەوە قەسابخانە زۆر گچکەیە مەزاری وەی تێدا نیە ئێوە عالەمە هەموو دەبین ناوێ خۆی تێکاتن عالم نبینی لەوانە هەقبول نەبی قوربانیەکەش ئارێوەڵە وڵی هەموو سارێ قوربانێکی زۆر دەکرێت بەڕاستی ینی هەولێر شاری خێرکەرە ینی شاری ئەوەیە بە خێرکە ناسراوە لە هەموو ڕۆیەکەوە لە هەموو ناحیەکەوە ئەو سارەکەش قوربانی دەکرێت بەڕای من دەکرێت زۆر دەکرێت بەس هەندە ئەو ڕێنمایانە کە درایە ڕێنمایەکان شتێکی چاکن بەس زەحمەتە تەطبیق بکرێت لەبەر ئەوەی قەسابخانە جێکەی گچکەیە بەڕ ینی کە هەموو خەڵک بچی بە یەک زاری پێ 6,000 10,000 سەر حیوان بستە قوربانی هەموو کەسە انتظاری ئەوەی بکە گۆشتەکەی لۆ بێتەوە زۆر زەحمەتە وادارم حکوومەت هەموو سارێ یەک تشتی بکە ئەو مەیدانە و ئەوانەی کە ئاژەریان هەیە ئەو گوندانە ئەوانە برشێنی بە دەرمانی قرگا کە دەبتە هۆی سەبەبی ئەو نخۆشی ئەوەی تا خۆی بەربوون یعنی ڕێی لێ بگری پێش ئەوەی خەڵکەکە توژبی ئەوە باشترە زەحمەتەکەی ئەوەیە قەسابخانە جێ ئەو هەموو ڕاغی نابیتەوە لەوانەیە هەیە گۆشتی لێ بدزرێ لەوانەیە هەیە بە چاچی نەکرێ ئەوانەیە ئەگەنا جێکی خاین و باەن بی لەوێن دەربکوژێتەوە عیبی نییە بەرام تەطبیقەکەی بڕێک زەحمەتە قوربانی ئەمە ئیش لە هەمووی دەکەن وەکو قوربانی ئەمە سەر دەبڕین کەسی مەڕبی بەرامبی جوانەگابی ئیشی لێ دەکەین خەرکەت لەسەر داخوازی خەرشیە بەس لە خوای بەزیادبی ئەوڕۆ خەرکەشی زۆر ڕووی تێکردیا ئەی هەتا برێ بازاڕەکە خۆشە عیبینێ خەرکە ڕووی تێکردێ بەس بڕێک حیوانەکە گرانە ئەو سار
وەکو خەتای مەدانەکانی عامە هاالاتیە لە هەموو دنیای مارات گران بووە ئەو کاری گرانبوونەکەی کاکە علەف و عالی گران بوو سەردەمانک ئەو کابرایە کڕیتی بە گرانی کڕیا ئێستاش ئالیکار هەرزان نابیتن ئەگە حکوومەت شتەشی بکە ڕێگری بکە لەو ئالی کەرزانبوون و ئیشەشی زۆر چاکە بەس کابرا ئێستا ناتوانانی بارزان بداتن ئەو ئالیکەی گران کڕی ئەو ماراتی گران کڕێ بە 55 ناری کڕیا بە سەرعیتی ئێستا ناتانی هەرزان بفروشتن هیچ مشکلێ نییە لە خوای بە زیادبی وەکو ڕوو خەرکە ڕووی تێدایە لە خوای بە زیادبی خەر قوربانیش دەکاتن هەر کێشەی نیە لە گرانیەکەشی ئەویشە لۆ ڕەب العالەمینە لۆ خوای گەورەیە ئیشاڵڵا هەر پەرەی دەداتن خوای لێت بە زیادبی بەس گرانە ئەو سار گرانە و خەرکەش هەر دەشیکە لە خوای بە زیادبی وڵای جوانەکە ئێستا لە بازار نەوعی زۆرە کوردی هەیە سووری هەیە هندی هەیە جۆرجیمانێ جۆرجی بە زۆشی کوردی حسێ بە یەکشتە لەبەرەوەی جۆرجیە بە سەرعەتی دێتن هەر عینەن کوردی لێرە دابەستە ئێرێ ئالی چیەکوانە دەخواتن هەتا بگرێگە برم لە کوردیەکەش باشترە لەبەرەوەی بەزرەکەی بە قووەترە بەس هندیەکە نەبیتن لە دەرێ دابەسترایە و هاوردەیە لە نرخەوە نزیکەی 1000 دیناری فەرقە هندیەکە لەگەر جۆرجی کوردیەکەی هندیەکە هەرزانترە تابعاان کوردیەکەی خۆمان تابان ئەو کوردیە زۆری فەرقە لەگەڵکەتی ئەوێ کەس نازانین چی درای دێت چالەفەشی خواردە لە دەرێ ئەوەکەیت کە لێرە دابەستەی خۆمانە جۆی خواردیە علەفی خۆمانی خواردیە لێرە دابەسترایە تەرقیعی ئێرە کرایە مێنجین هاوردەی نییە هەمووی خۆمانەیە مێنجین بەس وەکو مێنجین لە سعر هەرزانترە سعری هەرزانترە چیلۆ نزیکەی 1000 دیناری فەرقە 1000 دینار هەرزانترە لە گەرمی بەس خەرکەکە ئەوەیە ترسی ئەوەیە دەری ئاوسەیان گۆشتی باش نییە داو دەگەڕێتەوە سە حیوانەکەین ئێستا پیاوەیە بەخۆی عەزیل حیوانی خراپە بەکەم دەکڕی ئەگەر نامێنجینمان هەیە زۆر لە جوانەکەی باشتر لێرەگەر بکرێتە سوێڕیکە